وڵاتانەبی جەماعەت هیوادار بەم کات لە خۆشیدا بوون. کاتەکەشی درەنگە بەڵام نازانم دانا هەندێک پۆستی کردبوو وازەی مۆشتانە ئەوە دڵنیا بن ئەوە نە بەدەستدا نایەوە سینان نەواز دەینی نە لێ دەگەڕێن نە لۆشی جارشکە و قسانە بکاتەوە و هەمومان پێکەوەینە و ئینشاڵڵا طبعاً وچ خۆتان ئاگاداری هەموو شتەکەن ڕۆژانەی خۆمانمان هەمومان لۆتە سوێر کردینە پێش ناکە پێدان برم چ ناخۆشێک و شتێکی خراپ هەیە و ینی زۆربەی شتەکان لە دوویەک ڕوویدا ئێدەویش ینی مێشی قبوڵیەوە مەشتەی نەدەکردەوە قسانەی کردیا لە دەفعبوون و بەسەرعی قسەی کردیە بەڵام دڵنیا بن ئەمە هەموومان پێکەوەینە و دووبارە و سێبارە و دەبارە دەگەڕێنەوە و حتى المەوت ئینشاڵڵا پێکەوە دەبین دڵنیا بن برایەکین بێکەوە جوانین بەنگۆ جوانین داوای لێبوردنیشتان لێ دەکەم زۆر داوای لێبوردنتان لێ دەکەم بەڵام دڵنیا بن هیچ بڕیارێک ئەوڕۆ شتێکی وا بە تاکڕەوی ناکرێت و قبوڵیشی ناکەین و بە دەست خۆی نییە ئیدی هەموومان پێکەوەینە و سبەینە ئینشاڵڵا هەموو شتێک چا دەکەینەوە هەموو شتێک کوچکۆلی دەکەینەوە لەگەرتان بەردەوام دەبین بەڵام پێم وایە لە سناپەکە کە بێ ئەمەل بووین شەریکە ڕایگرتیە ئینشاڵڵا لە سناپە قەدیمەکە و لە هەموو سناپی هەموو برادەران بەردەوام دەبین لەگەرتان و ئینشاڵڵا بەشتی جوان و کاری جوان دین و خزمەتتان دەکەین و ئەوەی ڕووشیدایە داوای لێبوردن دەکەین و چاوی هەمووتان ماز دەکەم قوربانتان سوپاس.